مامۆستا من تقریبا 5-6 ساڵ دەبی ناچمە هیچ غوڵبەتچی ناچمە غوڵبەی ینی مزگەوت. بۆچی ناچیت؟ لەبەرەوەی کە مامۆستایەکان زۆربیان ئەزبینە ینی باش وەکو ئێستا بەڕێزت کە لەسەر قسەی حەق لەسەر وتاری حەق تویان دەرکردووە. ئیتر ئەو کەسانی ئێستا ماینە لە مزگەوتەکان ئەو مامۆستایانە ماینە لە مزگەوتەکان هیچ وتارێک بەخۆیان ناتوانن بیدەنەوە بە خۆش داگاداری. نا قوربانگیان با من کاک سەفینگیان با من معلوماتی بدەمە جەنابەت. کۆمەڵێ مامۆستای زۆر باشن الحەمدوللیلا خزمەتی مزگەوتەکانەکەن لەسەر مینبەرەکان ماون، بەڵام ئیتر بە حیکمەت و بە حیلم و بە کۆمەڵێ ئەتەکێتی جوانەوە ماونەتەوە لەسەر مینبەرەکان، بەڵام ئەوەی جەنابەت عوزر نییە ئەوە تا من لەسەر مینبەریش نەماوم، بەڵام هەر ئەچم بۆ مزگەوتیش. قیامەتی ئەزای چۆنە قوربانگیان، قیامەتی خۆت مەکە قوربانی هیچ شتێک هیچ کەسێک. بڕۆ برای شرینم بە دڵێکی پاکەوە بە نیەتی پاکەوە بڕۆ بۆ ناو مزگەوت، بڕۆ بۆ نوێژی جومعە. ئەنجا مامۆستاکە وتارەکەی خۆشە وتارەکەی خۆش نییە، حەق ئەڵێ حەق ناڵێ، تو ئەلموهیم نابێ واز لە ماڵەکانی خوا بێنیت، تۆ نابێ واز لە نوێژی جومعە بێنی قوربانگیان. سا خەڵکی وایەڵێ چی وەڵام من هەتا مەلا فڵان کەس لەو مزگەوتە بیا سەر بۆ مزگەوتیانەکەم. کاکە گیان تۆ مەلا فڵان کەس ناپەرستی، تۆ شێخ و مەلا ناپەرستی، تۆ خوای گەورە ئەپەرستی قوربانگیان. بەتەئکید مامۆستا خۆی عەفوم کە تۆ ئەگەر هەر کاتێک مەگەر نوێژ لە مزگەوت بکەی لە ماڵەوە بیکە لە هەر شوێنێک بکەی، خوای گەورە ئەگەر بە نیەتێکی دڵێکی سافەوە خوای گەورە لێ دووەردەگری لە هەر شوێنێک بی. قەزەی ئەزانی چۆنە قەزەی ئەو جەنابەت بڵێ هەرچی مزگەوتە بە کەڵک نایە، هەرچی مامۆسایە بە کەڵک نایە، برا ئەمە فێڵێکە لە خۆتەکەی، ئەمە بێئینسانیە قوربانگیان. مامۆستا بەڵام ئەبێ بزانی یعنی ئەبێ بزانی نوێژی جومعە خوای گەورە خۆی بە ئاەت فەرزی کردووە. یا ئەیها الذین آمنوا، تۆ شتێکێکی لەو ئیماندارانە إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع. أبي بڕۆی بۆ نوێژەکەت واس لە هەرچی شت هەیە بیهێنیت قوربانگیان. باشە من کە ناچم برەکە مردم خوای گەورە پرسیاری لە من کرد کە بۆ نەچوێ مزگەوتێ. من شکایەت لە لای خوای گەورە دەکەم دەرێ مامۆستایەکان کە حەقیان نەبوو عەزبی بوونە عەزب بوونە. برای شرینم ئێستا جەنابەت ئەگەر بڕۆی بۆ ناو بەقاڵەکان تەماتە بکڕیت، یعنی تەماتەیە خراپ دوان خراپسیان خراپ، تۆ بە دوای باش ئاگەڕی باشی شت هەر دەستەکەی قوربانگیان. لەو شارەیە کە تۆ تیان نیشتەجی یعنی قابل مامۆسایەکی تیانە بێت کەواتە عوزرەکەت مەقبول نییە قوربانگیان. بڕکە مامۆستا زۆر مزگەوتم کردووە. برای شرینم قوربانگیان، تۆ بڕۆ بە نیەتی سافی خۆتەوە بڕۆ، حەقت نەبێ بەسەر مامۆستا و فڵانە مامۆستا وایە و فڵانە مامۆستا وایە. بڕۆ قوربانگیان مامۆسایەکی باش بدۆزەرەوە لە پشتێوە نوێژکە و ئامادەی جومعەش بە، و نابێ بەڕاستی بەو شێوازە یعنی دینداری بکەیت و پێت وابێ یعنی هیچ کەسێک مسلمان نەماوە و هیچ مامۆسایەک حەق بێژ نەماوە و هەر هەموو خەڵک خراپە. مە خراپە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێک بڵێ عەفو مامۆستا ئێستا تۆ بۆ توێن نادا لە مزگەوت سەبەبەکە چییە؟ ینی ڕێگای خراپت بە خەڵک نیشان داوە، ناخۆشت بە خەڵک ئەخە تۆ بەس تۆیان بۆ نادا، بۆ چەندەهان مامۆستا ناداوە لەسەر قسەی حەق. بۆ مامۆستایەکان هەموو یەک پشتنینە، بۆ هەموو مامۆستایەکان مەسەلەن 500 مامۆستا خڕ نەبوونەوە دیفاع لە بەڕێزت بکەن داوە لەو حکومەتە بکەن وەزانین مامۆستا سۆرانیان بۆ لا بردووە. ئەخە بۆ مامۆستایەکان هەموو یەک نینە. برای شرینم کەس ئەوە بۆ کەس ناکا براکەم، کەس ئەوە بۆ کەس ناکە. برای شرینم ئەم دنیاە مەیدانێکە ئەبێ ئەسپی خۆتی تیا ودەی بۆی قیامەت بەدەست بێنیت. ئەنجا برای شرینم کێ لەسەر من دێتە جواب یان نایەتە جواب ئەوە مهم نییە، مهم ئەوەیە قوربانگیان جەنابەت بڕۆی نوێژەکانت لە مزگەوتا بکەیت و بغەضی نەظەر وەکو عەرەب بڵێت ئیتر خەڵک چییە و چی نییە، بڕۆ نوێژەکانی خۆت کە قوربانگیان. وەکو وتم تۆ ناتوانانی عوزر بۆ خۆت بێنیتەوە لە قیامەتە. خۆشەویستیت شاشەکە و نەکردەوە سپاس دەکەم خۆم خۆریت، بەڵام داواکارم یعنی لەم جومعەیەوە ئیتر بچیت.
والله مامۆستا ئەمن وعدت پێ نادەم چونچێ بەڕاستی زۆر دڵم لیان شکاوە زۆر دڵم لە هەموو مامۆستایەکان زۆریان شکاوە و بەڕاستی لە ناو مزدەوت بوومە مامۆستا داوای لە خوێن نوێژکەرەکان کردووە کە ئێوە بچن فران مەسئول ئەو ڕکۆبوونەوەی هەیە بڕۆنە ئەم شوێن شرینم مەچۆ بۆ لای ئەو مامۆسایە هەر مامۆسایك چ زۆرە مامۆسای باش زۆرە الحەمدولیلا سوپاس بۆ ڕەب العالەمین وەکوتم قوربانگیان نازان مایکەکەشت نەما چ زۆرە مامۆسای باش زۆرە بۆیە عوزرت نییە تۆ بڵێ من ناچم بۆ جومعە لەبەر ئەوەی مامۆستا بە کەڵک نایەمە